بەناوی پەروەردگاری میهرەبان درود و سەلامی خوا بۆ سەرگیانی پاکی پێغەمبەری ئیسلام هەموو پێغەمبەران و ئەو کەسانەی باوەڕیان پێهێناوە ئەو کەسانی لەسەر بەرنامەکەیان ئیشیان کردووە و بۆ هۆیەوە بەختەوەری دنیا و قیامەتیان دەستخۆیان خستووە. بەخێرهاتنی خۆتان و پیرۆزباییتان لێ یەکەم لەسەر ئەو هەوڵەی کە ئیدەن بۆ بڵاوکردنەوەی معلوماتی ئاینی و خزمەتی ئەم دینەی ئیسلامە. خوا موفەقتان کا و بەخێر بن. کتێبی وضوح یەکێکە لە کتێبەکان کە لە فقهی شافعیەیە، کتێبێکی شەرعە، کتێبێکی فقهی شافعیە. وەختی خۆی ئیمامی ڕافعی بە زیندووکەرەوە و تازەکەرەوەی مەذهبی شافعی دائەنرێت. ئیمامی شافعی چەند کتێبێک هەبووە کە بە فەقیهەکان و تەلەبەکانی گوتووە ئەو کتێبانە لەناو خەڵکا بڵاو بوون و ئیمامی ڕافعی هاتووە لە 3 کتێبە کۆی کردوونەوە. هەرچی مەذهبی شافعی لە 3 کتێبە، یەکیان کتێبێکی زۆر بە تەفسیل بە ناوی العەزیز فی شەرح الوەجیز، یەکیان کتێبێکی متوسط بە ناوی الشەرح الصەغیر، کتێبێکی کورتیش کە لە هەموویانی کورت کردوێتەوە لە کتێبەکە بە ناوی المحرر. المحرر کتێبی ئیمامی ڕافعیە و خۆی ئیمامی نەوەویش هاتووە کورتی کردوێتەوە، کورتی بە المنهاج. بەڵام محرر چەند شەرحێکی کەمی کراوە. منهاجی ئیمامی نەوەوی شەرحی زۆری لێکراوە، ڕاوەی زۆری لەسەر کراوە و بڵاو بۆتەوە لە ناو عالەمی ئیسلامیە. محرری 3-4 شەرحی لەسەر کراوە، 3-4 ڕاوەی کراوە، بەڵام لە ناو عالەمی ئیسلامیە بڵاو نەبوونەوە، طەبع نەکراون. وەختی خۆی فەقیهەکانی کوردستان، تەلەبەی علومی شەرعی کوردستان، کتێبی محرریان خوێندووە ئەگەر کتێبی کورتیان خوێند بێ، و لە ئاخریشا کتێبی الوضوحی ئیمامی ئەبوبەکری مصەنیفیان خوێندووە بە مفەسەلی. بەڵام کاتێک کە چاپ پیا بوو تحفەی ئیبن حەجەر و مغنی المحتاج و مەسەلەن کتێبەکانی ئیمامی نەوەوی چاپ کراون، ئیتر توانای نووسینەوەی ئەو هەموو کتێبەیان لە توانایان نەبووە. فەقیه وضوحیش و محرریش تقریبا کەوتونە لاوە لە خوێندنە. هەرچەند باوکم بە ڕەحمەت بێ فەرموو باوکی من محرری خوێندە، فەقیهیان ئەگوم محرری خوێندووە لە بری منهاج. وضوح شەرحی ئەو محررەی ئیمامی ڕافعیە، شیکنەوەی ئەو محررەی ئیمامی ڕافعیە ئیستیفادەی کردووە لە هەر شەرحێکیش کە لە منهاج کرابێت. مامۆستا ئەبوبەکری مصەنیف یەکێ لەو زانا گەورانەیە کە ماوەیەکی زۆر لە عالەمی ئیسلامیە گەڕاوە و زانستی کۆ کردوێتەوە، تەشریفی چۆتە میسر و چۆتە حیجاز و چۆتە شام و ئەمجا هاتۆتەوە بۆ کوردستان، کە هاتۆتەوە علمێکی زۆری پێبووە و لە مەنتیقەی مەریوان ئەوانی کە کار بەدەست بوون لێەوە ئەو کاتە دڵسۆزی کار بەدەستانی کورد هەموو دڵسۆزی علومی شەرعی بوون، مزگەوتیان بۆ کردوێتەوە و خزمەتیان کردەوە، دیەکیان پێشکەش کردووە کە داهاتەکەی بەکار بێنێ بۆ خزمەتی خۆی و خێزانەکەی و مەدرسەکەی. و ئەمیش ئەم کتێبەی داناوە لە شەرحی محررە بە ناوی الوضوح. وضوح کتێبێک کە ئەتوانی بڵێیت تاموچێژی سەلیقەی کوردانەی پێوەیە لەگەڵ تاموچێژی گولستانی سعدیە، لەوەی کە خوێنەر کاتێ ئەی خوێنێتەوە ماندوو نابێت لە خوێندنەوەی. جار قسەی خۆش و بەسەر هاتوشتی وای تێکەڵەکە کە تەلەبە لە خوێندنەوەکەی نەک هەر ماندوو نابێت، بەڵکو زەوقێکی تازی و بەسەر هاتی سەیری تایە کە تیا باس کراوە. کتێبەکانی کە نەختێک جددی و وشک لە کتێبی فقهی کە دانراون، بەڵام ئەو تقریبا وای کردووە کە تامێکی تری هەبوو. من وەختی خۆی کە فەقیه بووم ڕێم کەوتە مزگەوتی خۆمخانە، مامۆستا سید عارفی پێلەنگی خورماڵی بە ڕەحمەت بێ و دەرەجەی عالی بێت، لەوێ مدەڕیس بوو، لوتفی لەگەڵ کردم و لە خزمەتیان ماوەیەک دەرسم خوێند. یەکێ لە دەرسەکانم منهاجی ئیمامی نەوەوی بوو کە ئەو بۆ گوتنەوەی دەرسەکە سەیری تحفەی ئیبن حەجەریە کرد، یا هەندێک جار مغنی محتاجی خەتیبی شەربینی ئەگر بەدەستەوە کە مەسەلەیەکی بازەکەی فەرموو داخیرانم وضوح چاپ نەکراوە، وضوح لە ناو فەقیهانە نەبووە، گەنا عیبارەتی وضوح لەی تحفە ئاسانتر و خۆشترە. خۆزگە ئەم وضوحە لەو ونبوونەی ڕزگاری بووە و دەرکەوتایە. هەروەها قازی شێخ محەممەدی خاڵیش بە ڕەحمەت بێت، ئەویش لە گۆڤاری کۆڕی زانیاری کوردە مەقالەیەکی هەیە هەر لەسەر وضوح زۆری تعریفەکە، وەڵی ڕای عولەمای کوردستان لەسەر ئەوەیە کە وضوح بەتامتر و خۆشترە لە تحفەی ئیبن حەجەر ئەگەر چاپ بکرێ. منیش خوای تەعالا بە قسمەتی کرد کە چوون بۆ دەراسات عولیا، چوون بۆ خوێندنی ئەکادیمی لە بەغدا،
لە کولی ئیمام مەعزەم وەرگیرام و کاتێککە بۆ بەکالۆرێسمان تاوا کرد بوو ماجستێر وەرگیرام ئەبووە بەحسێکم بنووسە بەحسەکە یا بۆ شتێک بووە مۆزوعێکی تازە بووە بۆ خۆت هەڵت بژاردایە و لەسەری بنووسە یا کتێبێکی مهم بەشێکی لێ تحقیق کردایە من ئەو سابیرم کەوتەوە کەرێ بۆ من نەتوانم خزمەتێکی وضوح بکەم و بتوانم بەشێکی لێ تحقیق کەم هەم ئیسیفادەی لێ یەکەم بۆ ڕیسالەی ماجستێرەکەم هەم لە هەمان کاتا بەشکم پێشەکی بێ بۆ ئەوەی کە کتێبەکە چاپ بکرێ هەوڵمدا نسخەکانی پیا بکەم خوا جزای خێری باتۆ مامۆستا شێخ عەلی قەرداغی کە ئێستا لێرەیە ئەو لەو بارەوە سەرڕشتە و شارەزایی زۆری هەبوو مەقالەیەکشی لە مەجەلەیەکە بڵاو کردبووانێ دەربارەی وضوح و مەلا ئەبوبەکری موسەنیف مەخطوطەکانی وضوح لەکوێ هەن نەختێکی ئەوەندەی کە ئاگالێ بوو نووسی بووی ئیتر ئەوە بوو بە پێشەکی بۆ ئیشەکەی من و کاتێکە مەوزوعەکەشم تەرح کرد لە کولیە مەجلیسی کولیە موافقەتی لەسەر کرد منیش یەکەم بەشی وضوحم تحقیق کرد لە ئەوڵەکەیەوە هەتا کتاب الصەلات ئەمجا دوای ئەوە من کە هاتمەوە لێرە لەناو ئەوانەیە کە تەلەبەی دراسات علیا بوون باسم کرد ئەوانەیە کە خەریکی علوم شەرعی وتم ئەم کتێبە هەیە بە هەر کەس تاقەتی لێبوو بەشێکی لێ تحقیقکە بەداخەوە کاتێ دەستیان کرد بە تحقیق نەچوون هەر کەسە بە تەرتیب و بەڕیز لە کتێبەکە هەر کەسە چوون لە مەکتەبەوە وقاف چەند لاپەڕیان پێویست بوو حەزیان لێبوو لە هەر شوێنێک ویستیان کتوب پسر بردیان و تقریبا لە ئاخریا بوو بە دەوری 28 کەس کە لە وضوحا تحقیقی کردو 28 پارچە لێ تحقیق کرا و بەشێکی زۆریشی ما بووە کە ئیش بۆ خۆم بینەکە هەموم کۆ کردوتەوانی و مەخطوطەکانم پیا کردو تحقیقم کردو ئەمجا کۆمان کردەوە ئامادەمان کرد بۆ چاپ پێویستە ئەوەش بڵم کە لەم ڕێگەدا ئەوانەی کە تحقیقیان تیا کردووە ئەوانەی کە نوسخەیان تحقیقیان کردووە هەر یەکە ڕیسالەکەی خۆی بۆ هێنام و منیش ئیسیفادەم لێ کردووە لە وەردەکەی بۆ نووسینەوەی هەندێک جار لە تعلیقاتی ئەوانیش ئیسیفادەم کردەوە هەموو بەشێکیش لێم نووسیوە بالئیفادەتی من تحقیقی فڵان کەس یعنی هەر کەس تحقیقی تیا کرد بێ ئەوەشم نووسیوە ئیتر دوایش کە بۆ دکتۆرا وەرگیرام لە فەزلی خواوە ئەمجا پێشنیارم کرد کە بەشێکەکەی لێ تحقیقکەم گەیشتە ئەوە کە لە ئاخریا بەشی هەرە دوام بوومایە دەوری سەد لاپەڕم بوومایەوە لە ئەخیرەکانی ئەوەڵ و ئەخیری من کردومە بە ریسالەی ماجستێر و ئۆتۆڕۆحەی دکتۆرا ئەمجا بەشەکانی تریش خەڵکی تریا تحقیقی کردبوو یا خۆم تحقیقم کردەوە هەمومان کۆ کردەوە و ئەمجا نەشری ئیحسان مؤتەمەری گیرا لە مەریوان لە مؤتەمەرەکە ئەم نواسیەوەم کرد ئەم کتێبە شایستەی ئەوەیە کە تەبع بکرێ و خەڵکی زۆریان پێخۆش بوو مامۆستا عەبدوڕەحمانی یعقوبیش هەیە هەر ئەوسا ئامادەی دەربڕی گوتی ئەگەر خوای کردەوە ئەوەت کرد منیش ئامادەم بۆ چاپکردنی ئیتر خوای تەعالا تەوفیقی دایان لە ئاخریا ئەوانیش چاپیان کرد و ئێستا وەکو ئەبینن لە بەرچاوتانە کتێبەکە بە تحقیق کراوی الحەمدوللا چاپ کراوە و لە عالەمی ئیسلامیا بڵاو بۆتەوە بەشی یەکەمی کتێبەکە بۆ ڕسالەی ماجستێر بەکارم هێنا بەشی ئەخیریشی قسمت وا بوو بۆ ڕسالەی دکتۆرە هەڵبەت هەر کەسە بە گوێرەی زانستی خۆی ئەتوانێت هەڵسەنگێنێ ئەوەی کە من لێی تێگەی بم یەکەم شێوازی نووسینەکەی مامۆستا لە ئەبوبەکری موسەنیف شێوازێکی ئاسانکار و ماندوونەکەرە یعنی ئینسان ماندوو ناکا شێوازەکەی وەکو لە پێشا باسم کرد قسەی خۆشی تایە نوکتەی تایە ئەمجا هەندێک شتێک کە پەیوەندی بە کوردەوە هەیە ئەوە شەرتە شوانە ئەوە مزەئاشە ئەوە مڵکانەی ئاغایە ئەوانەی باس کردووە حدودی سەواد العێراق لە کوردستانە لەکوێوە تاکوێ ئەمانەی باس کردووە کە بێتەوە ئەوە ئینسان کە خوێنێتەوە شتی گرنگی لەر مەسەلە کە لەناو کووردا باوە ئەو مەسەلانەی باس کردووە لە کتێبەکە کەەوە بەڕاستی شتێکە کە بێتەوە ئەوە کە ئینسان حەز لە خوێندنەوەیەکە ئەگەر دەستی پێ کرد و لێ حاڵی بوو مامۆستا ئەبوبەکری موسەنیف بۆ خۆی کتێبێکی هەیە لەسەر مێژووی کورد تاریخ الإكراد بەڵام بەداخەوە نوسخەکانی دیارنی ئەوە هەیە لە خەڵکی کە ئیسیفادەی لێ کردووە مزەفەری بەهمەن سوڵتانی ئیسیفادەی لێ کردووە باسی کوردستانەکە لە چەند سەد ساڵێکە بەڵام بەداخەوە ئەو کتێبە ئێستا نوسخەکەی دیار نییە و بەڵام ئەو مزەفەری بەهمەن سوڵتانی ئیسیفادەی لێ کردووە چەند شوێنەکە مانە کتێبەکە ئەو نووسیوێتی دەربێت بەڵام تقریبا ڕووداوی گرنگی مێژووی بەنیسبەت کردەوە تیانە جوهدی زۆریان بەکار هێناوە لە فقها هەموو علەما بەڵام ئەوەی مامۆستا مەلا ئەبوبەکری موسەنیف من لەم بارەوە پێی معجەبم کە یەکەم سەرچاوەی زۆری بەکارهێناوە تەنانەت ئەو سەرچاوانە چ فقهی شافعی و چ ئەوەکانیکە ئیوان هەیە ئێستا نەشماون من نازانم ئەو لەکوێ دەستکەوتووە ناوی ئەو چەند کتێبێک بات کە ئیسیفادەی لێکردوون یا ناوی چەند مؤەلیفێ با کە ئێستا نسخە کتێبەکانیان
نسخەی نییە نەبینرا و نابینرێنەوە نازانن لە کوێن وەک شتێک فەوتاون ئەوانەی ئیسیفادە لێ کردووە و هەر مەوزوعێک کە باسی بکە تقریبا سەرچاوەیەکی بۆ بازەکە کە لە چ کتێبێکی وەرگرتووە و کتێبەکانی یەکجار زۆرن من لەوە سەرساموم ئەم هەموو لە منطقەی مەریوانە ئەم هەموو کتێبی لەکوێ دەستکەوتووە ئێستێمە لەم کاتا کە ئینتەرنێت هەیە و کە ئەم هەموو کتێبخانەیە هەیە لە هەموو وڵاتانی ئیسلامیە ئێمە ئێستا هەندێک کتێب لەوانە دەستمان ناکە ئەو چۆنی دەستکەوتو و چۆنی ئیسیفادە لێ کرد و ئەم جا دوایی چیان لێ هاتووە ئەو کتێبانەیە کە لەو شتانەیە کە جێی سەرسوورمان و بیرلێکردنەوە من ئێستا شتێکم بەدەستەوە کە مؤلفەکان و مەسادیرەکان کە باسی کردوون کۆی کەمەوانێ وەک لیستەیەک و لە فەیسبووک یا لە شتێکی نەشرەیەکی عالمیە بڵاوی بکەینەوەیە کە کێ دەربارەی ئەمانەش دەزانێت لەکوێ هەنوو لە چ مەکتەبێ هەنوو ئایا هەن لە وڵاتانی دەرەوە هەنیانین ئەوە شتێکە کە بەڵێ شتێکی گرنگە کە بێت هۆی ئەوە کە لێکۆڵینەوە بکرێت لەو سەرچاوانەی فقهی شافعی و فقهەکانی ترکە ئێستا لە عالەمی ئیسلامیە نسخەیان نییە مامۆستا ئەبوبەکری مصەنیف هاوچەرخ بۆ لەگەڵ ئیبن حەجەری هەیتەمیە و ئەوانەی کە تقریبا بۆ خۆی ناوی شخصێک بە مامۆستا حەسەنی زێباری کە هاو مثلا ئەمجا لە وەختی خۆشی لە قەڵاسوالان لە مەدرسەی قەڵاسوالان خۆندوویەتی و لە شوێنیکە بەڵام بەداخەوە نەناوی مامۆستاکانی ئەبات نەناوی فەقیەکانیشی کە ئیجازان لا وەرگرتووە حتا کتێبەکانیشی کە دایناون بە ناوی مصەنیفەوە مەشهور بووە بێ کتێبی زۆر دانابێ بەڵام ئەوەی کە هەیە ناگاتە دە کتێب دەوری دە کتێب هەموو کە کۆمان کردوێتەوانێ ناویان هەیە و شوێنەواریان هەیە ئیتر باقی مؤلفاتی دیار نین لە زۆر شوێناکە باسیش ئیبن حەجەری هەیتەمیەکە ئاڵێ الشەیخ ئیبن حەجەر معنایە لەوە ئەچێ کە مامۆستای بووێ دەرسی لا خوێندووە ئەمجا لە ئینتەرنێتی شاگەڕی لە ناو عولەمای حیجازە لە ناو عولەمای حەرەمەینا ناوی هەیە کە ماوەیەک لێوێ بووە لە حەرەمی مەککە بووە ئەوەش کە بەداخەوە ئیتر هیچی کەی دەربارە نازانین کە کەی بووە و چۆن بووە بەڵام معلوم کە هەم میسر چووە هەم حیجاز چووە هەم شام چووە سووریە و سووریای ئێستا و لەوانە لەگەڵ مامۆستانی ئەوەیە بەڵام مامۆستا یەک شتی هەیە کە تقریبا باەخ بەوە نادا تاریخ وەک تاریخ یا بە تاریفەکەی باەخی زۆرتری بە دەرزگوتنەوە داوە وحتى لفقه لعلماء الشافعية كتابك هي بناوي طبقات الشافعية يعني آثاري بسرهات وترجمة زور لعلماء الشافعي مذهبي بلاو كريوتو زندي كريوتو بلام درباري خوي كلمة كنا نسيوه زاناك شعري كي على عاقة تدريس يعني التأليف لكن ما أنا من فضل ربي متأسف من تلاميذي ألفت كتابا كل سطر منه في الدهر مؤلف تدريس ودرس قلت نوع نهرت من كتاب دانين بلام خفتي شي لينا وخم الاخوه بزياده شنك الفقيه كان اول نم كتاب دروس كروا هر ختيكي بو خوي مؤلفك او فقياني من بخوان مؤلف كتاب دانين بري كتاب داناني من يجك وكو قلت دوري دم ده تاليفي دياره لا كتابي كرتو رساله وبكتابي بتفصيله وكو وضوح بلام اويك استا باو بنو لنا وخلقا بوني كان ام وضوحيك الحمد لله شابو السراج الطريقي هي باسي تصوفك رياض الخلود هي موعظة وعندي كتابي وردي تريهن نسراوي تريهن لناو كردستان أوانا نسخيان هي موجود جا هي أنا طبع كراو هي أنا نكراو رياض الخلود كي كراو سراج الطريقة كي كراو طبقات الشافعية كي طبع كراو دوجار طبع كراو مثلا وأنا طبع كراو كتابي شيء بناي نسراوي شيء بناي آفتاب كمصنف كان الله ما أوى أوش تقريبا نسراوته شاب كراوة بلام كتابة كان كي تري إشتا شاب نكراون ولا مخطوطة كان ما مصاشي علي قرداغي خوات زايباته إيكا دوزي بيت يوانيا ناو كي بلاو كردونه وكلا مكتبه كان الحمد لله جاري وابن مالي مصنف هذا وقت خوي برحمد بيه ما مصاصي محمدي مصنفي خوي هولي زوري دابوي كوضوح شاب كريو دوسيه جار سرداني مني كرو هربو هانداني وقت ولا سلم اشتد بردوان بو شابكو بيوندي با برز شاكلي وكركوسا وزيري اوقاف بو داوي لكركا نسخكاني وضوح كلام مكتبي سليمانين بخري انا سرسيديو وبالفعل اوج امري كدار كدو اوش كرا بلام بداخونا بلام خزمكاني بنا ماڵەکەی بەڕاستی لە مەریوان هەر لەم ئاخریشا کە چاپ بوو ئاهەنگێکی گەوران گرتبوون بەداخۆ خۆم بۆم نەکرا بچم بەڵام توانیم پامێکی ڤیددیویان بۆ بنێرم و نیش هاوبەشی بکەم لە پێخۆشببوونی چاپکردنی وڵوحا بێ ئەوەش لە منتیقەی ڕوومادی و ئەوانەوە مامۆستایەک
دکتۆر مەزهەر تەلەفۆنی بۆ کردم گوتی ئێمە مەلاکانی کوردستان قەزاریانین و پێشەوامان و پیرۆزبایی لێکردم مامۆسایەک لە منتیقەی شکاک لە ئێران وتی خێرەومەندێک لە منتیقەی ئێمە کە هەواڵی ئەم کتێبەمانزانی و پێمان گوتۆ 100 نوسخەی کڕیەوە و بەناو فەقیه و مەلای منتیقەیە بڵاوی کردوێتەوە دوعای خێری بووە من و بۆ ئەوانە کردەوە کە تیا ماندوو بوون و خزمەتیان کردووە خەڵکێکی زۆر پێخۆشببوونی دەربڕیەوە هەر کەسێکیش کە نوسخەم بۆ ناربێ لەوانەیە کە پێگە من لە مامۆستایانی شارەزا دوعایەکی خێر و پێخۆشببوونێک و ڕازیبوونێکی بۆ ناردوو ئەو پێشنیارە زۆر دڵسۆز و دۆست و برادەر کردویانە و منیش بەڕاستی پێم کارێکی چاکە بەس کردن بە کوردیەکە بە دوو جۆرەوە یەکیان بە شێوەی نووسین بیکەی بە کوردی تەرجەمەیەکە و چاپیکەوە هەم وەختی زۆریەوە هەم ئەرکی زۆریەوەی مەسرفی زۆری شوێ بەڵام شێوەیەکی کەمان هەبوو بنەوە دەرسانەیە کە گوتومەوە هەندێک لە فەقیەکان خوا جزای خێریان باتەوە دەرسەکان یا بە کامێرە یا بە مۆبایل تۆماریان کردوون و بڵاویان کردوێتەوە لەسەر مەسەلەن قەناتە ئەلکترۆنیەکان ئەنتەرنێتیەکان بڵاویان کردوێتەوە و ئەمیش بەرنامەیەکی وامان هەبوو کە کۆمەڵە فەقیە کۆوە بن دەستکەن بە خوێندنەوەی بۆم وەک دەرس و منیش ئەوەی کە ئیزانم شەرحی کەم و ئەوانیش تۆماریکەن و بڵاویکەنەوە و لەسەر ئەوە ئێستا بەڵام وەختی جامیع و ئەوانەیە فەقیەکانیش بەشی زۆریان خەریکی خوێندنی جامیع و دراسات و ئیمتحانوانن مەجالیان نییە گەنا بەرنامەیەکی وا من بەدەست تەنانەت یەک دوو لایەنیش ڕایان گاندەوە کە ئێمە کامێرەمان هەیە و ئەگەر تۆ مەجالە هەیە ئەتوانین بین تۆماریکەین بەڵام پێم خۆش بوو کۆمەڵی فەقیه یا چەند کەسێ لە بنەماڵی خۆمان ئامادە بن و بنوەرە بیخوێنەوە منی شەرحی بکەمەوە بۆ منیش ئاسانترە بێ و شتێکی خۆشتری دەرەسی ئێستا شتێکی ئەمامە دەستەوە وەکو باسم کرد ماوەی چەند مانگێکە کتێبەکە هاتوۆتە بازاڕەوە ئەمێنێتەوە ئایا ئەگەر خێرۆمەندەکان مەسەن وەگە و شەخسە لە منتیقەی شکاک وای کردوگە خێرۆمەندەکانی لا خۆشمان نوسخەی کتێبەکە ئەوە بە سەدەقە و خێر بیکردن و بەسەر فەقیەکانە بڵاویکەنەوە دوور نییە فەقیی کوردستان بیکەن بە منهەجی خوێندن بۆ آخر مادەی خوێندنیان لە فقی شافعیە سعدی قسەیەکی هەیە ئەڵێ مشکانەسکی خود ببووێتنی ئەنکی عەتار بگوێت مسگەوەیە بۆ خۆی بۆنی خۆشی لێبێن کابرای عەتر فرۆش بیڵێ زۆر مهم نییە ئێستا کتێبەکەی مەخسوومانتە بەر چاوی زانایان و مامۆستایانی ئەکادیمی ئەگەر ئەوان پێیان سەڵاح بۆ بیکەن ئێمەش زۆرمان پێ خۆش و خێرێکی بەردەوامی ژەوە پێم وایە ڕۆژێ لە ڕۆژانیش هەرەکرێ شتێک ئێمە ماندووبوونێکی زۆر هەم منیش و هەم دەستگای نەشری ئیحسانیش ماندووبوونێکی زۆر و زۆرمان بوو بە چاپکردنی ئەوانێ ئێمە داوای ئەجر لە خواکەین بەڵام بەداخەوە بەهۆی زۆرۆفی ئابوووریەوە قیمەتی کتێبەکە گران دەرچوو لە ئێرانەیەن بە 2 ملیۆن و لێرەیەن بە 120,000 و 130,000 بۆ فەقێ و هەندێ مامۆستاش ڕەنگە پارەیەکی زۆر بێ ئەوە ئەگەر خێرۆمەندان بتوانن لەو بارەوە وەک سەدەقەیەک نوسخەکانی بکردن و بەسەر فەقییانە بڵاویکەنەوە خێرێکی زۆر گەورە بێ وەکو هەندێک کەسیش ئەوەی کردووە ئێستا وەکو عەزم کردن لە منتیقەی شکاک شخصێک 100 نوسخەی کڕیەوە و تەوزیعی کردووە بەسەر فەقیه و مەلایە ئەگەر ئەوە بکرایە پێم وایە کارێکی زۆر گەورە بوو و ئەمجا منیش ئەو نوسخانەی کە بڵاوم کردوێتەوانێ خۆی خەڵکەکەوێتە بەردەستی داوام لێ کردوون کە ئەگەر یەکێک هەڵەیەکی تیابینی کەم و کوڕێکی تیابینی یا هەندێک شت هەیە من ئێستش بۆم ساغ نەبووتەوە ئەگەر ئەوان بتوانن لەو بارەوە یارمەتیمان بن و پێشنیار و ڕەخنە ئۆمانەوان بۆ بنووسن بۆی لە چاپی دووەمە ئینشاءڵڵا ئەو شتانە سوودی لێ وەرگیرێ و هەموو لا لەو خێرەیە هەڵبەش